ڕێزان سڵاوتان لێبێت بەهۆی بارانبارینی چەند ڕۆژی ڕابردوو کە هەرێمی کوردستانی گرتوێتەوە ئاستی ئاو لە شارەکاندا زیای کردووە بە جۆرێک چەم و کانیاوەکان بژانەوەی زۆری بە خۆیەوە بینیوە. من ئێستا لە چەمی قلیاتانم لە سنووری پارێزگای سلێمانی ئەوەی دەیبینن دیمەنەکانەکە ئەم چەمە ڕێژێکی ئاوی زۆری پێدا دەڕوات بەهۆی و بارانبارینی کە لە چەند ڕۆژی ڕابردووەوە دەستی پێکردووە کە تا ئێستاش بەردەوامی هەیە. ئەم بارانبارینە بۆتە هۆی ئەوەی کە لە چەند شوێنێک کانیاوەکان بتەقن یاخود کانیاوەکان ببوژێنەوە و ئەم بارانبارینە یارمەتی کشت و کاڵ و یارمەتی جوتیارانەدات بۆەوەی لە وەرزی چاندن و لە وەرزی پێگەیشتن و لە وەرزی هەوڵدان بۆ کارە جوتیاریەکان یارمەتی دەریان بێت وەکو جوتیاران خۆیان کە شارەزان لە بوارەکەدا کە ئەمە ڕێژەیەکی باشی بارانبارین بوو لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان. من شاری سلێمانی بە نمونە وەردەگرم لە دوێنێەوە تا ئێستا نزیکەی 15 میلیمتر باران باریوە. ئاستی بارانبارینی ئەم ساڵی گەیاندوتە 199 میلیمتر باران کە لەگەڵ ساڵی پاردا جیاوازی هەیە تا ئەم ساتە کە ئاستی ڕێژەی بارانبارین لە پارێزگای سلێمانی لە ساڵی پاردا 209 میلیمتر بووە. ئەم ژمارەیە دڵخۆشکەرە کە ئەم ساڵیش تۆمار کراوە بە جۆرێک ئەم شەپۆلە تا سبەی ئێوارە بەردەوامی دەبێت کامە ئەگەری ئەوەی هەیە ڕێژەی پار تێپەڕێنێ و ڕێژەی بارانباری لە شاری سلێمانی زیاتر بێت. وەکو وتم کەشتانسی بە ئێمەی ڕاگەیان کە ئەگەری بارانبارین و ئەگەری کۆتایی هاتنی ئەم شەپۆلە تا سبەیشەوە بەمەش ڕێژەی بارانبارین لە شاری سلێمانی و ڕێژەکە لە هەرێمی کوردستان زیاتر دەکات بە جۆرێک کە ئەم شەپۆلە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە و وەرزی بارانبارین بەردەوامی دەبێت و بۆ پێی کێسە لە وەرزی زستانین وەرزی بارانبارینە و دواتریش خی گەورە خۆی ئاگادار و بینەر و بیسەرە بەسەر هەموو ئەو ڕوودا و ئەو شەپۆلانی کە دێتە ناوچەکە بۆ هیواین کە شەپۆلی بارانبارین جارێکی دیکەش بەردەوامی هەبێ و ڕێژەی بارانبارین لە شارەکاندا ڕێژەیەکی دڵخۆشکەر بێ و بشکە ساڵی لە هەرێمی کوردستاندا ڕوونەدات.